من فقرەتی سرێشمەی چالاکوانی مەدەنی پابەندم بە ڕێمانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی تەندروست بژین و ئەو دوژمنێ شارەوەیە لەناو بەرین پێویستە هەموومان لە ماڵەکانمان بمێنینەوە و کوردستان ئاوەدان. کوردستان یانی خۆشەویست دایکانی عەزیز، هەموومان دەزانین ماوەیەکە کە ڤایرۆسێکی کوشندە جیهانی تەنیوە و کوردستانیش لێی بێبەر نییە. بۆیە ئەرکی پاراستنی خێزانەکانتان و پاکڕاگرتنی ژینگەی ماڵەوە لە ئەستۆی ئێوەیە تاوەکو جگەرگۆشەکانمان با جگەرگۆشەکانتان پارێزراو بن. ئەرکی پاکڕاگرتنی ژینگە لە ئەستۆی ئێوەیە و هەموومان پێکەوە پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبین تاوەکو ئەو بارودۆخە سەختە تێدەپەڕین. کوردستان ئاوەدان، وڵاتمان پارێزراو بێت. پابەندی ئازیزان خۆشەویستان لە ماڵەکانتان بمێنەوە، پابەندم بە بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی. ئەو بڕیار و ڕێنمایانە لە بۆ بەرژەوەندی ئێوەیە، لە بۆ سەلامەتی و تەندروستی ئێوەیە، لە بۆ ئەوەی ئازیزانتان لە بەرچاوی خۆتان نەشێرنەوە تا سەلامەت بین، تا تەندروست بین، تا بەسەر ئەم کۆڕۆنایە و ئەم ڤایرۆسە سەرکەوین. بڕیارماندا لە ماڵەکانمان بمێنینەوە بۆ سەرکەوتن و سەرفرازی هەموو لایەکمان پابەند دەبین بە بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. خۆڵکی گوندی کەوەرتم لە قەزای تۆم لە ماڵمەوە دەمێنمەوە ناسمە دەرەوە لۆ یاری و گەمەکردن هەمووان بەندی ڕێماکان ببین.